سلام زحمة نبي دادك يعني بارك قربان شو باشي شكون خوش بيا خوازو سپاس دەکەم ساقم عزیز شتێم ئەڵم تۆ لێزانی قاپش لەمە بێ ئاوا میوانمان ئێمە زۆرە ئا بۆ سەر و پێچی باشە خۆی ئەمە هەیە ڕۆمان جەڵە نە ئەو منجڵ نییە ئەتوانی بڵین گیپە و سەر و پێکەی تایە دانی ئەمەش هەیە ئەتوانی گیپەکان ئاوایە دانی تو ئەمە لەمەشە لەوە ئەوە لەوەیە بەڵێ هەر لەوەیە زۆر باشە بۆ من بەس ئێمە زیاتر حەزمان لە فافۆنەکەی تامی خۆشترە ئەی فافۆن ئەرکی زۆرە ئەرکی چێشتنەکە هێر ئاوکی پێناکەی بە شامپۆ سابوونەکە نایشو هەر بەوە نییە ئەو بەتەل ئەبێ بیشۆیت و سپیکەیتەوە و نانە ئەوە باشترە ئەمە جوان ئەمەتە خواردن بەخوانە بە تامە ئامە وڵا دیارە تۆشتی دەست زۆر خۆش دەرەچێ ئای دەر ڕۆژێوەرە گەورەمەکەی قەیسەکە زۆر شیرینی وەڵام من ناو شیرینە وەڵامیش لاو ئافتاوە ئەی زۆر خۆش حاڵم ئافتاو خانجان تو میکسەرێ بەرم میکسەر چییە؟ وڵا ئەمە جیهازە بڵین شتی پێ وردەکەی شتی پێ خاوەکەیتەوە ئیتر ئەوانە ئەو زۆر باشە ئەوانی بۆ چییە؟ ئێستا ئەم ڕنە هەیە ئەم پیازە من بەم ڕنەیە بەدەست ئاوای یەکەم تام و چێژی خۆشترە هەندێک شت ئیجابەکە بەوە بێ بۆی خاو بێتەوە زۆر باشە یا دەستکەوان هەر بە دەستکەوان بۆ کفتەکەش ئەیکوتم تامی خۆشترە ئەبی خواردی دەستی تۆ چەند خۆش بێ ئەمە ماڵەوە داوایەکە حەزیان ئالەمانەیە وتم ئەڕوە مێردەکە و یا مناڵەکان کڕ مێردەکەشمە خۆمانی من حەزمان لەو شتانەیە بە ڕاستەکەی وەڵام مێردەکەم زیاتر حەزی لە شتی زەخم و کیبارە وەڵام من سەریقەی نییە بۆری پشکێ وایە پشێ پێ بچ بۆ ستابێنم ناوەڵە سەکە بەناوشکە هەلێرە نییە خەریکی کارکاس بێنەشی ساق بێخوا فافۆنا ناکڕی ئەروەڵا ئەیتە تۆ وەرە زەوقە جوارە منزەڵێکشم بۆڵ بژێرە دەوەرە لەگەڵ ماوەرە بەسەر چاو بەس ئەو فافۆنانە زۆری ویکە خۆشە تامی چێش ئێمە هەر حەزبان لەمەیە ئەی پاکردنەوەکەی هەشتنەکە نییە قیچێکە خواستپی نابێتەوە بۆرە بێ چێشیش هەر لە منجەڵی فافۆلان لێرم ئەینە ساڵان و قەیم ئەلەوە چەماری ئێوە زۆر خۆش بێ ئەی دەوەرە گەورەمانەکەی دەڕۆژێوەرە حەزەکەم سپاس دەکەم حەزەکەم خوا دەڕۆژێوەرە خواردنی دەستی من خۆمزانە چا خۆشە کفتەیەکە بۆ لێنم شفتەیە شتێکی خۆش ئەیچی پێم خۆشە باوەڕێکی من ئەوانە ئەکڕم هەر داوایەکەم لەم پێی جوشتانە ناتوانمەوانە ناکەم کاتیشم نییە و مەجالیشم زۆریش قورسە ئەی دەبا لەسەر خۆمان بێ بەهەدی من بێ زۆر خۆشحاڵم زۆر خۆشمەوێکی بۆ دڵما ئەرێ تۆ چیەکەی ئێستا ئێستا هەنیشتی لە خوارەوە کردم و تەکسیێگە گرمەوە ڕۆمەوە تۆ سیرکە تەکسی مەگرە وەرە بێکەوە چین شیرینیەکی شەیە لەویا ئەچین شیرینیەکە خۆین و دانیشین و دەمەتەخەیەک و قسەی خۆشیشەکەی ئەی تەکسی نەگرم بۆمە نانە من سیارم پێیە شەکەم بخێنە سیار ئەو مێردەم حەز ناکە یەک هەنگاو بە پێ بڕۆ ئەیدا هەنە حەقی نییە نە بڕۆ خۆش ئەخر عەزیەتت نا بەسەر چاو چیش نەوێ بیکڕە سیارەکەم پێیە باشە لەوێشەوە ئەو بەمەوە ئەڵم بڕۆمەوە درەنگە مناڵەکان چاوەڕێن باچی شیرینیەکەمان بخۆین دوایەوە ئەو بەمە بۆ ماڵەوە دەی خۆشحاڵم ئەی چی بۆچی قەیچێکە باشە دەی باشە باشە سپاس دەکەم نانا بەخواچیت فەرم ئەوە من بە قاردما سەرکەوم گێژە بم خوانەکە بە شوێنی وا بە ناشکوری نەبێ کوام شوێنە نابینین جلە کوردەکانیش زۆر جوانن پیرۆزی بێ دە پیرۆزی بێ کەی ویستش جلم جوانە بەخوا بۆ دەنێرم زۆر سپاس خۆشەویستی منی ئەیڕبانە زۆر سپاس چۆنم خۆشەوی بەساقە بم چاکی خۆتە بێخوا بزانم کەسی لێرە هاتچۆ با بکەین وەرە بۆ ماڵمان و داوەت بکەم چشمانە منە خۆشە یەک ساوەری کوردی بۆ لێ نییە بەخێر بێن زۆر باشی بەخێر بێن سەر چاو جارێ بزانە ئەو چیەوێ چی ئەمرەکەن لە خزمەتان باقلەی کوڵاو تۆ زلی وزیشمە پێوەکە لا وڵا باقلە لەم ناوە نییە باقلە لای مزگەوتی گەورە ئەو ناوە سە عەرەبانە هەیە لێرەشتی خۆ بەخوا ئەوشمان نییە نانە ئەو شتانیان نییە ئەوشتانەمان نییە نانە ئەمە کونافە زنودست ئەو شتانە ڕاستەکە زوو کەف و کونافە چیە بە قوربان ئەمە شتێکی شیرینیە زۆر بەتامە ئەگەر بیخۆی وازام هەموو جارێ ئیتەوە خزمەتمان
ڕاستەکە زۆر خۆشە لەم لەبیست ناوکی بووکێشیان هەیە ڕاستەکە ناو بکی وشمان هەیە ئەو شتێکی ئەوش هەر شتێکی خڕە و فستقێکی لەسەرە پیاڕ ناوکی بووکێ زۆر بەتامە کاکیام لەو شتارم لەبیست ئەی شەکل لە من یا دووسێ قاشک شەکل لە من بێ قەزای دە باسی مناڵیەکەوە زەمای مناڵیت بووە لە مەکتب یا تەوزیعانەکە لە مەکتەبەکانیان فرۆش ئەوە دیار ئەوەیە ئێستا مەحەلەبی گەرمیشمان هەیە شتێکی زۆر بەتامە کونافەشی بۆ بێنە کونافە لە بەتەکەتەوە خزمەتیان کنافە یعنی چیە شیرینێکی زۆر زۆر خۆشە شیرینێکی خۆشە. شما بێنێ باشە شیری باشە ئەی جەنابێ بۆ من زنو دەست بێنە زنۆ دەست بەڵێ. باشە لەسەر چاو زۆر سپاس خزمەتانم ئەم لێشکەتان نییە خواردنەوە چیە خۆی ئەیە ڕخواردنەوەی چی نا داد غلطي ما قد ما بس ما ساردي يعني والله تنازل ساردی کاپوچینا قهوة والله تنشتي بيو بخوريتو نازانم بخوا باشە نسکافەیەکی بۆ بێنە بۆ منش کاپوچینە سرچا ڕاستەکەی ئاسایە وردە وردە فێرە بیڕیت زۆر خۆشە ئێرە جارە بشتانە نەبوو بەخوا هەر لە ماڵەوە دانیشتی ئەگەر چای شتێکمان خواردایە ڕاستەکەی خۆمان کولی چەمان دروست کرد بەخوامان بن بۆ لانەخانەکە بۆیە بژان هەر بەسی ئەوەش بە تام و چێش بۆ کوێستانی هەموو شتێک حازری هەیە بەس لەش کە ساغنێ ڕاستەکەی تا لەو قاردمانە سەرکەوتمان بردم وڵا ڕاستەکەی خوارەکە خۆی شەڵا لەش ساخە بێ ئەی ماڵم ناو چۆنن هەموو باشە باوکی منداران والله باشە هەمووی باشش کرد باشە خۆش یاخوا باش یاخوا باش ئێستا بڕۆم وەڵم ڕەفیقی تازەم گرتۆشی یارم نە خۆشی ئەلی بێ بۆ ماڵمان دڵنیا بکەم ئینشاءڵڵا زۆر حەزەکەم چێشتی بێ منە خۆی نەبە لەزەتە وا لێ کردم بڵێ بەم نزیکانەیەم نانابێ بیت زۆر باشە ماڵەکەتان ڕەنگە بۆ من تۆزێک زەحمەت بێ بزە بەس ئەگەر مناڵت هەبێ لۆکیشنەکە بنێرێ بۆ ڕقەمەکە منش کوڕەکە بەزانێ لەگەڵ ئەوەیە منش موبایلەکان بەمە دەست باش پیانەڵم شوێنەکە پێ بڵێن خۆ مناڵی گەورەت هەیە بەڵێ بەڵێ ڕۆڵا زۆر باشە. کچی گەورەم هەیە کوڕکچێکم هەیە خوانی بڕێ بەزیابێ ئەڵا کچی کوڕێکی خوالێن مەسێنەیە منیش چوار پێنجێکم هەیە بە زوور دوو کچکۆلەن بەس کوڕەکەم گەورەیە خوانێ نەستێنێ ئەی مێردەکە چ کارەیە وەڵام مێردەکە ماتوچووی جنوبەکە خوانێ نەستێنێ ئەوەی تۆ خەریکی چیە ئەوە میژە خەریکی کاسبیە ئیتر بە هەفتە ئەڕوانایەتەوە خەریکی کاسبێ چی بکە ئیتر ژیانەکە قورس بووە هیچ وەڵا لەش دوای نەکەنی نییە بیخۆی وەڵا ڕاستەکەی ئەیوە نییە زۆر ڕاستە لەشی ساق بێخوا خوا بۆ ئێوەی بهێڵە ئینشاءڵڵا بخوانجاو فەقیر و بێوەیە ئەو پیاوەم ئۆی ئەو نەبیەوەیە لەخوا بەزیا بێ وڵای تر پیاوکە کاسب بوو ماڵم ناڵی خۆی بەڕێکپێکی بردەسەر ئیتر ئێمەش چیمانەوێت ئەوەی منیش بەخواوایە خۆی لە شستابێ ڕوا بۆ جنوبەویەتەوە و نە باشە ئەروەڵڵا وەجاری باڵێ ئەفتا و بافێری سیارە بکەم سیارە ئەی ڕۆڵم لە تەمەنی سیاری چ خۆش بەکێشم بە شوێنێکە نانا قرس نییە وەڵاوی من زۆر باشە هەر یەک سەروتی سارەی بۆ کڕیم و لەخوا ناتسی نانانە وەڵا خۆی فێری سایقی کردو وڵای ئێستا بوو بە مۆدی سیارەکە بوو بە مۆدی نەبی عیبە شیرین خال چاکە بوو بکە من هێنا بۆم شوێنانە خواچاکە بوو بکە خۆی بەخوا خۆ مەجالم نییە لەبەر کفتەکردن و شفتەکردن و ئیشی ماڵ یەک مەجالم نییە ئاوایە بکەم وەڵا حەزم لە کفتەیە کفتەشە وەی زانی بەسەر چاو تۆ وەدا هەموو شتێکە بۆ دروست دەکەم زۆر باشە ئینشاءڵڵا یەبیە تو بمێنە بۆ شوێنی خۆش بۆ تو نافە و سوجاجە ئەم شتانەیتر بۆ خۆمەیە بۆ بەسەر چاو ناناتێنم خەمن نەبێ هێنا ئەی پێم بڵێ ئەیەزات مناڵەکان چیەکان چیە خوێنن وڵاتی لە مەکتەب بووە ئەی دەستەکانم خۆش بێ ئەمەش کونافە ڕزیت کونافێ ئەوەش دوندرمەیە بە تامی میوە شتێکی زۆر بەلەزدەدەوە هەر حەزەکەی بە هەدیە بۆ بێنم ئەوەی داوای دوقمەقازی دەکەی جاوە چی کرد دوقمەقازی شەکل لەمە باشە خۆزانێ وەرە خزمەتدایە دەستەکان زۆر زۆر سپاس ئەگەر پێویستمان بانک دەکەین ئەمە کونافەیە لا خراپ نییە بەرزەخت و شەکلەکەم نە ئیشەڵا کەمێکی بخۆ وی هەر ئەوە وەکو تۆزێکی لێ بخۆ بەسەرەوە نییە تۆزێکی شەتوانێ بکەی بەسەرەوە توانی بە جیاژبی خۆی دی بە چەتاڵەکە حەزەکێ بە دوو چەتاڵ بۆی بۆ تاڵگیرێ
ڕێکی ئافتا و خانگیانتر دنیاکە وایە و مناڵەکان خەریکی خوێندن و ئێمەش ئافتا و خانگیان بەم چەتاڵە ئەتوانی هەڵی بگری و تۆزێکیش لە ماکی بەسەریا ئاها کەمێک ئاها ئیکیتە ئێرە و اینجا ئاها هەڵی گیرێ بە چەتاڵەکە زۆر ئاسانە ئاها ئەتوانی بیخۆی استكان خوش بالأخوة قاتشك بوكا عافيتي بيا أخوة شنو؟ إيه دي قسم بوكا بس من كان خليكي خوين دنن والله التجاري ويا بقوم من ميوان مش ولا ميوان مش خوش عافيتي بيا أخوة إيه جام أبتشي دروسك يعني أما دو درمية إيه بەدامی میوەکان دروستەکرێ ئیتر ئەنواع میوەمان هەیە بە هەموو میوانە دروستەکرێ و ئەمە شیرینیەکە ئەمە پێوترێ کونافە مەحەلەبی و شعری پاکستانیە و ئەو شتانەیە تۆوانە دروست ناکەی؟ بەناشکرینە دێ خەرکی کفتە و شفتە سەر و پێ کەواتە تۆرە بۆ لای منم شتانە بۆ حازرەکەم منی ژەم بۆ لای تۆ بۆ ئەو کفتە و شتانە باشە وڵاوەرە چاوەڕەتم ها باوکی مناڵەکان حەزی لە چێ بە زۆری؟ کۆ بەناشکردنە گوێ ناکەوێتە ماڵەوانیە بەرکی کاس پێکەیە دەی لەشی ساڵ بێخوا پاشە ڕۆژی مناڵەکان لێک بەمەوانێ شتێ پێیاکەین دەی لەشی ساغ بێگرنگەوەیە ئاگای لە ئێوەیە قەینا کێشە نییە وڵا ئەوەی من وانە ئەوەی من دامە حەزی لە شفتێ و حەزی لە پاستا و حەزی نانا پاستا با ئیشەڵا بی بۆ دروست دەکەم حەزی لە پیتزایە حەزی لە بۆرەکە ئەو شتانە وەڵام من مناڵەکان زۆرتر حەزیان لە پەتاتی سورۆکراوە ئەها بەڵێ 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 بۆ خوا شیرین خان مادەم ئەم خواردنە خۆشە بۆ بکڕەوە جومعە لە ماڵی ئێمەی باشە ئینشاءڵڵا نانا بێگومان یم لەگەڵ نامۆ گیانایم اینجا تۆ کونافەکە و تەواوکە بەم چم پارەکە واصل بکەم زەرفێکە و بیبەمەوە ناوە ناخرێتە زەرفەوە قەیناکە بە سەفری لە خوارە بۆ داواکەم بەس تۆ مەسا شیرینەکە تۆکەم لە چم پارەکە ئێم خۆمەی ئەم ئەیە ڕوو تۆ داوەتی من بووی بەخوا نانە باوکی مناڵەکان بزانە حەیامە با نانە ئاخر ئەزان چی تۆسێک ئەجار تۆ داوەتی من بووی ئەم جارە نانە قبڵی ناکەم شتی وانیە حەزەکەم بەخوا شتی وانیە شتی وانیە خۆشم یم نانە تۆ مێدە تۆ شیرینەکە و بخۆ نەیهێنینەوە نەیبینە نانە تۆ بۆ نییە دەستکاری شتی مەکەوە خۆیان یەن لای ئەبەن نانە تو شتی وانەکەی مەیە ڕجاء مێ بنەچوو شتی وانیە ئاخر ئەزای چی شتی وانیە شیرین خان رجاء أندو داني ششيري لك بخو أخ نعم شتيوانية خدنا نعم شي توانية شتيوانية شيرين خان رجاء نايم شيرين خان نايم أخدنا كيف شبوتو بارك أوه بالبارك يا أورا شيرين خان راسي نايم بارك بدي يلا ده براوين هاي لبا عايزي خمان جاي بروح عاد سالبيا هي الرز زانه كبير سوى خوا مال اوكا انكاري شكي بيا با عايزي خمان لا والله صابر ياخذ دبر ساعه عايزي الشريط يا امريكا هذا نظري بس هذا فرمو باش بس حسبك رح عيدوا خمان زور سباس دستكان خوش بشيري كان شويني كيف بيك كان زوج دستان خوش بي الله قلت له وين شيري خان جمعة شاوريتم خمن النبي الجمعة لمالي يوم لقلنا ما يكرم زور سباس دست خوش بي يا اخوة الو شيرين خانجان باشي تخوا كنتونا تريه والله تي لوكوش والله من لو شتان نازان باكسك باك هيك دقه
ئەی بۆ مێردەکەش بێنە دەبێنە با لەگەڵ باکردناڵەکان دانیشن دوو قسە بکەن و هەر ئەدە باشە باشە سەر چاو یەک دقە ساڤۆ ساڤۆ باڵێ دایکە وەرە شیرینخانە عنوانی شوێنەکەی پێ بڵێ بەی شتەکە بەساقم لۆکیشن بەسەر چاو بۆم نارد بۆ نار لەسەر خەتیشە شیری خانگیان پێ و گەشت دە باشە دەی چاوەڕم دی بەخێر بن سەر قوربانم دەبڕۆ دەی تۆش سەڵاتەکە بکە باشە بەسەر چاو شتی جوام کامی تێکەڵ و پێکەڵەکەش بکە هازەیتیشی زۆر تێکە بەسەر چاو ئادەی قوربانم فتەحاتەوە چتیو بەلا مارۆ نادەواکە بەخێری میوانێ میوان خۆزانی میوان خۆشەویستە تەواو ئەوە چییە تۆ ساعید مۆزیش بکڕیایە باشەوە سێ چوار نوعم کڕیوە وەڵا ئەزانین چۆن ژنەکە عیبە بۆ تۆ ئەچیتە هەردوو کانێگەیەکێک بڵێ مەرحەبا یەکسەر تعافی لەگەڵاکە ڕقەمەکەتی هەیەی تێ و عنوانی ماڵەکەی تێ ئەرێ بابە بەسە چی بۆ من ڕەفیق ئارێ بەسە بەسێکی من هەموو کەسێکم خۆشی دڵەپاکەکە خۆمەوە حەزەکەم وتم وەرە بۆ ماڵمان و پێم خۆشە حەزەکەم تێروتە سەر بە ئەی تۆ ساردی کوڕی ساردی بە حەیدەرم و تۆ حەیدەر حەیدەر بەڵێ باوکە گوڕم جان پێم وتی بۆ ساردی کڕی و ئاکەریمە چەند بەڵا دوو سێتم کڕیوە ئەیدە باشە باشە باشەڵە بۆ دووسی خۆی مشتەکراوە خۆینەوە ئەخە باوکە حەز نیم سێتی خۆمەی خۆم حەز باش ئەقەینە بە ساقە و تەواو بەس وا واز دەور ڕەفتارە بێنە هەرچیە لە مەرحەبا توخوا ڕقەمەکەتم بەرە بە یەکتر بناسین بۆ دەعوتێکی بۆ ماڵەوە بۆ ئەیژێنی بم ژنێکی ڕێک پێ بۆ خۆمان کۆڵە دانشی قسەی خۆشمان کرد و بلا ڕەفیق بۆ خۆ دەزەوی ئەوانە خۆشەویستە بڕۆدی بڕۆدی بڕۆ بابڕۆ بڕۆدی بڕۆن بڕۆدی بۆ ساقم بڕۆن دوای بێ حاضر بیام پێشکەوی داخی ئەم ئافتاوە ئەدەی ئەرێ ژنەکە تۆ بۆ دۆما کوتی بە قورعان بۆنی قازەکەیە نەسووتە کۆڵی پارەم پێیاوە دەبڕۆ تو ڕاوس حیدر سەردەکاریش تۆ قسە سەلاجەکەەوە سا بە سوێتی دایکەوە سار بووە گڕۆ بەڵۆژە بینە دە بقوڵە بەڵۆژە دەبڕۆ ئاخ داخی ئەدایکە هەتی بزەلامەڵێ مەرحەبا لە ڕقم تەلەفۆنەکەتم بەرێ بۆ سبێنی لێرێ جا نەک ئەوش باوکە ناشی ناسین تۆ بزانە تو ئەم جەژنە ڕۆڵە قازی خواتەوە ئەو تا بۆ میوانی دێنێ زۆڵی باوکە بە قورعان چەند زانی چەند سێتم زۆر بەزین بتوێتەوە دایکم بەجددی حساب بۆ گیفاین جوان هەر ناخۆشی کردووە ناخۆش تۆ بۆ هیلاشی ماندوو بوونە پارە پێکە هەموو ڕۆژەی یاخوا بەخێبن یاخوا بەخێبن ناشیان ناسم ئاخە من ئامۆزداکەی خۆمەوە تا 6 مانگلی سڕوچاوی دیوە نابەخەوە هەر ناشینە ئەو نایچی باوکە ئەنوەر بەپێی لۆکیشنەکەبێ ئەمێ وەڵا ماشەڵڵا خۆشە ماڵەکەیان وەرە بە ساقە بم بابی لە دەرگا بیکەنەوە بارانە ئافتاو خان باوکە دەرگای دق دەبڕۆ باشە بڕۆ ئەم نەمێنێت تۆش بەڵێ بەڵێ واتی فەرمون کاکە باشی خێر بێن ئافۆ ئافتاو خان لەوەیە بەڵێ بەڵێ فەرمون فەرمون بەخێر بێن سەرچاو فەرمون مۆعیدمان هەبوو من شیرین خانم لا بەخێر سەرچاو شینی خان خۆش بیا زۆر سپاس خوا بەخێر بێن ئەوش کوڕەکەمە کاکە نامۆ گیان خوا بەخێر بێن فەرمون فەرمون سەرچاو خوا بەخێر بێن فەرمون بڕۆ فەرمون خوا بەخێر بێن سەرچاو سلامت بیا فەرمون سەرچاو خوا بەخێر بێن ماشەڵڵا لەو بارانە چی کاکە بەریێن برا باوکی چی کاکە باوکەی تۆ نەتوو دەچمە بەسڕا دیمە بەسڕاوانە ئەتوێتە کاکە تۆ بۆستە کاکە ئێرە کوێیە یارە ماڵی خۆمانە کاکە ئەوە باوکمان ئێوە باوکی منیشە باوک ئەتخوای دەغا وەڵا وەسنیشە باشە دایکە ئاکێوات وەرە ئەرە دایکی چی کاکە تۆ خەی من تێگەی السلام عليكم حلا على لا سلا حلا چی باوکە فتح هو تو چێکی لێرە ئەرێ باوکە یەک دەقیقە مێشمە تاقی ئەوە وتمان مناڵە و کاکە لێ ناگیرێ ئەی ئەمان ئەوە لە باوک مۆژەڵە بەتاح نایناسم چۆن نایناسی چۆن نامناسی باوە هینە ئاخێ هینە ئەزانی چۆن حەیدەرنی ئێستێم و یەک نه وەرە وەرە کوێچی بۆ کوێ بۆ کوێ یەک دقە بەخواڕی ئەوە دانشە بڕۆ دانشە بڕۆ دانشە چیەوە شێت بووم شێت دانشە ئەزانی چییە؟ ئەنجا باوکە بە یارمەتی خۆتیان گێن اینجا بەخێر بێن چی بەخێر بێنی چی ئەمە ماڵی کێیە ماڵی منە ئەی ئێمە ئەوان چێن ناسم یەک دقە باوکەجا ئەوە وتمان مناڵە و ئەماڵێ باوکمە ئەو وتمان واز لەوە بێنە ئەی ئەمان چیە فەتاح فەتاحینەوەتەوە
تيم كنا ودايكم تۆ سێری کە من وتم نایناسم خەلی بە خۆی پوژە جار بم تا ئەیناسم والله دا بۆ قەتڵێک دروست والله وجه اسا باكو جامعة شي موضوع چی نازانی؟ حيدر قرد لێو با قسە بۆ ناکرێ ها بابا تۆ نابۆ حيدرەکە باوکێ حيدر هاتێ بەدی حەلەفەشتە ها حەلی هاتێ حەلەفەشیتە اما انا كريم دقيقة باكو من شو تۆ حيدەری حيدر من رحمة الله اي خوشي من فتح اي كوازة طواوي أي دبر مرشد. عمر نقرو نایناسم من ناناسی باوکە باوكو ئێمە ناناسیە چۆن ئێمە ئەناسیە ها سی ساڵە ئێمەش نوێ دێسێ ئێمە ناناسی باوكو الان تو غيرم كرو بيه غيرم كرو وەڵاوانیە اي دوو دوانێترمان لای خوشکەکەمە يعني شوارن تقريبا. تو 8 سنة 26 بس تو شش ليو تقريبا نص على باوكو جنينة سیە بوسي ئاخر یەکەم ساڵ مناڵمان نەبوو انا بعلاج الشم بالله باوكا الشم بالله ليه ما عقلتري ليه ما جيرتري الشم بالله دي ولا إيه ما معنا داكني. اي تو سيد انا صار منالي وجني انا ما انا ما ثانيه پیاو بياجي وانا يعني داك بعد ما يسعي لاش دايكا دایک حیدە خۆکردنەکەی 10,000 دێن با بڕۆ لا والله بيجي ما ئەو بەگوتی بە پاڵ اي وناكي بيبيس ئەوە بیسکات وعد تمام. داسي بينا دابا دابا ميتي ئەی چۆن دايكا حیدە دايكا کورە دایکە دایکەی چیت هەیە ئەمرتان نەمێنێ باشە باش تۆ ئەمە چیە ئەمە کورتە ها ئەی تۆ والیدە چەنەیە والله من لاني وكل ولا دايكو نویەک خوازێنە چەنیش لە پێشەوە ئەمەش نبووە ها هەر چۆلەکەی هەیە بەخوا چۆلەکە بەڵێ بەڵێ والله بابا ئەوەش چی یاخوا والله وکەوە لە بابا. ئێمە کرد ئافتا و خان ئافتا و خانم ئۆی بەخێر بێ شیری خانیان بەخێر بێ میوانمان میوانمان بەخێر بێ چی شیری خانوا دڵت هەنگا هیچ بۆ لە ڕێگا ئەڵێم ئافتا و مادام ڕەفیقی خۆتە با من بڕۆم بوشوري بۆی بە ئیسراحەت بڕوە يك دقيقة بوشوري بوكا شیری سپێ خانگیان ناکەکڕم ولا بوكا بخير باباي شي دقيقة داني شو بخوانا نوري داني شو ليه ئەڵێم تۆڕی چم تەنگام نەبێ دەهستا بی بە ئابی بەبی تەنگام کورە تەنگاوی چی بیکە لە ڕای ئەو خوا ئەی لە بازار کەوتی هیچیان لێ بردووی لە بازار وا دڵێت تەنگا ان شاء الله والله دايكا ئەی چی بووە والله يتلو له خوي فرصة لا باوكم فرصة ئەڵێم ئافتا و هەتا و مشکلی خۆتا حلەکە من سەرێکی بازارڕێم و تۆ سپێ لا، لا، لا. دنیا بەسەر منا بارانوە شیری خان ئەڵم 2 کیلۆ بکڕە فەتەح باشە ئەمانیش لێرە نیۆڕۆ لێنێ چی بکڕێ ئەڵم بڕۆنە بە شیری خانگیان دڵ زۆر ئێستێمەوە ها لا لا مرة واي مرة بتاع- مرة چی بکڕێ ها ئەتی ئەوەی کە بە قوتیکەی يك دقيقة بعد ما يتا باوكس فينا اخوي والله ما اخو باوكس جرجي بين يقص تايجري بيام قال جرجي قوم شیری خان لا دنياني لەو بخوا ڕۆژەی هاتووەتە شیرینم چۆ بە تووتم بێن بەش و کچی بێنانی شیری خۆشەوی دەستیەکە نەمانە ئەوە چییە بۆ دڵتان تەنگە کەستان خوان خواستە شتێ بۆ ئەمری خوای بەشتیوە یاخوا ئەوەی بەسەر من هاتووە بەسەر ئەوانە بێکە دژمنتن والله یاخوا راسك بمرم دە چییە بەزەونە بقووا لە خۆکە قەفە دەخۆم ئەم پیاوە چی تۆیە ئەو باوکی منە ئی باوکی منیشە والله باوكي من يشاء یقی چیە کارۆڵە باوکی بەخوا لەگەڕ کار پێڵم بابە گیان بص خوا يك دقيقة دايكا والله باوكي تسمع نفسك تاو سري قرقة ما ركب ليه لە گەڕەکە خۆشەویستم هەموو پێ بڵێن بابەت بابا. من ئێستێمەوە زۆرم لا لا پێ مرة بۆ کوێ ئەڕۆی کەتن کرد ها ڕۆشیری خانەوە چییە کەتن کردۆ ئەو خاوە باوکمەڵێ بەفەتە حەڵەیە بە پڕەکاڵی نازانم تۆ باسی چیەکەی ئەوە مێردی منە ئەوە کێڵێ لە کێ مێری تۆیە چێ مێردا فەتا ئەمە اخو دايكا جنب من نالي وبوالي ئەوە بە قوربان باوکی مناڵەکانم مێردی منە شیری خاچی بەسەرات و شتێکی بەسەر فقيرة مەزانی چی ئەڵە چی ئەو سوتفەیە چی بوو خوایە مێردی ئەوە ئەنی ئەوە ژنی دووەمی باوکمە نەبا بە شیری خانە بێ بە خەڵەت هاتبی ئەی خەڵک لە خەڵگە چێت خوزقن بودلو دايكا خوزقن بودلو الله بۆ تۆ تێناگەی کورەمە کوڕی ئەو پیاوەیە کە ئەڵێ مێردی تۆم شاری باشە تریش لە ماڵەوەیە چۆن چۆنی یعنی مێردی ئەو کوڕی ئەو نازانم 30 ساڵەوە مێردی منە 30 ساڵی کە لەبەستی ئەوەیە باوکم خیانەتی لە تۆ کردووە مە ژنی دووەمیەتی تقریبا فەتاح خیانەتی لەمە وانێ فەتاح راسك الله داماوە 2 ڕۆژ لا منە و 10 ڕۆژ لە بەسڕایە ئەوەیە لای ئێمەش عکسێک هاتەوە چی عکسەکاتەوە لا ئێمە هەفتەی 2 ڕۆژ ئەڵێ منەچم بۆ بەسرە کاکەم حەیدەریش لێرەوە ئەڵێ هەفتەی 3 ڕۆژە چێ خورما دێنێ لە خاڵس بوو بە کاکیشە یعنی نازانم یعنی فەتاح عکسی دنیاش عکس بۆ تۆ فەتاحش هەمووی عکس بۆتەوە
دايكا ألم بيتك أجرياي أي فتح الجامع شري داعشة أشيل بصرة وخرماني وموصل ئێستاش بۆ یەگری تۆ بڵێ شینی خاندیان چەند ساویکەیە من چی بکەم ئێستا خوایە شکری خوا بکە شیری خانە بە شکری خواکەی سان لە ژنی بەسەرت هێناوەژن قەت باوەڕ نامە بابا ژنی من دڵی پیس نییە زەلام هەیە لە زەلامە چێت هەساون لێ ئەفتە و ئەبێ پارچە پارچە وکەم باشە لا الشمال أواني أخو عقلي ودونا عزو عصمنا فرق كسر ليك سنة ئەو بەچیە لە شیری خانە فەتاحی منەڵی پارچە ئەو نەفەقیرە و پیاوەی من پێش لەدەمەخۆی دەرناکە منی من خۆزەویە جا دايك هيك تيجي بيولم أهم من هم جارو تاسم تاقانين أو برايتر ما إيش تاقانية بقى دوخش دوخش گۆڕاوێست تاقانی تو بەن شەکەنیەوە ها خەریکە من تێگەی کورە فەداح مێردی منە بۆچی هێناگەی بەچی مێردی توێ کوا بەچی کورە ئەمە کوڕمان سێ چۆن ماڵ تریشتم هەیە لە ماڵەوە أنا دايك أرو ما ودي إني نبوكا أنا تبارك يبكا چی نازان چی وادە شۆگون تۆ بۆ باوەڕ ناکەی ئەمە هەوی توێ ئەمە باجی منە سەمە قەنەعەتی پێەکەم بۆستە سەمە قەنەعەتی هەبێ چیەری هەبێکەم لە ژوور ئەوە چی نووسراوە ئابووی بخێنەرەوە سەیریکە جۆ بگرێت سەیریکە هزار ناو فەتاحی ڕۆڵە ناویسیانی نامۆ فەتاح محەممەد چی؟ دەتەوێتە دەستێرە قشیەوە هەوێتە کورە حەدی تۆ یعنی شو کردۆ بە فەتاح بالله بعد 10 سنة تسمع ئەوە چی بوو؟ ها چییە؟ لەبەر دەرگا هاتمەوە پشیلێکی لێ بوو پشیلە چی پشیلە ڕەش چاوی ئەمەنە ڕێگە بۆ من دانیشتووە ئەو بۆی عیب ناکە لە پشی لاترسی من بترسم ئەیکێ من ناترسم بەڵام نەوعێک بوو پشیلێ ڕێژە هاتووە زێک ئەینا من لە خوای گەورە نەبێت لە هیچ شتێک ناترسم دیارە دیارە بەخوا تۆ من شێ دەکەی زانی ئەوە چێ لە جەرز تەلەفۆنێکەش دەترسی؟ بیگۆڕەوە کەی جەڕەسە پیاو داستەڵکی من بترسم لە جەڕەسی موبایل بەس بیگۆڕە چەند جار گۆڕی تۆ نەترسی بە قاچاقژە ترسی تۆ وەستە ئەلو ها سوام خان باشی نەوەڵام منجەڵی بخارمان نییە ئەروەڵا دێخوال لەگەڵ هیچ بووە؟ نەداوای منجەڵی بخاری کردڵم نیمانە نیمانە ئەوە چییە؟ چییە؟ ئەوە تریش قێ بەوژە ترسیت؟ ئەی ئاخرەوە کاری خوایجان من ناڵم لە خوای گەورە نەبێت لە هیچ کەسێ ناترسم لەوە ترسم نانە دیارە دیارە بارانە بارێ بارانی بەڕەحمەوە چەند وەختە چاوەڕی بارانین ترسنۆک عیب ناکەی تۆ شێتی کردم دەرگایە سەبڕۆ دەرگایە بکەڕەوە دەرگایە ئەمجا دەرگایە ناترسم بەس دەرگایە شێت بوو بەدەستیەوە راسي مجور راسي ورا بوجور راسي ورا ورا عجويلة دس فيها راكي ورا ئەوە چی کاکی پۆلیس چیە چی دەوێت لە نازاني شي كردو اما اتوي سكت ورا سكت ورا دس خلق بريو فعل خلق ورا دريو تيخو راكي ها بەخوا هیچم نەکردو ئاخر نەکردووە ئەزانێت چی کردووە لە تۆ جواب بگرا پێ بڵێم چەندی پاری خەڵک خواردووە من کورە من لە هەموو ژیانمە بەس قەرزاری خوایجانم من خەزاری هیچ کەس ئەم خەڵکە بۆ داوای سەقەت کردو ئەمە داوای تویە تێگەشتی ئەگەر عوسمانی برا مەڵێ ئەو خۆی قەلەکەی زیبوو خۆ من نەموتم دەتۆ ڕاوەسە کاکە ئەگەر ئەکرێت ئامۆزام ئەڵێ ئەوە خۆی فیشەکەی بە عەزەتەکان بوو کاکە گیان پیای من ئەو شتانە ناکە نازانی فیشێکی بتەقی دادەجان ئەمە پیاوە ڕاستەکەم ئەگەر مریشک فرۆشەکەی تەنیشمان ئەڵێت ئەوە نییە کا برایم ئەگەر ئەوڵێت کاکە وەڵی خۆی ئومەهاتەکە وتی کاکە خەریکە مردارە بێت و بیبە یا مریش فرۆش یا نازان بەقات و باسی شێری کاکە جان من هاتوو بۆ گرتنی تۆ خەزاری خەڵقی تۆ تەقەشتی بەسە خەڵکی ژا کردەوە نییە کێ حەمالی بەڵێ ئەو لەست
استێرا ترسێ بەشەو دەرکی چیە تۆ من باوڕ بەشتێ ناکەم ئەمە ڕێوی و لە پێستی شێرا خۆشادەوە وڵایتم نەکردو کاکە ناوی چێ و تۆمەتبارەی هاوارەکەوە نییە ئەگەر کاکە بە هەڵە هاتووی تۆ بە هەڵە هاتووی نامت بە هەڵە نەهاتووم هاتووم بۆ ئەم باڵە ڕێک قینوانی ئەم ماڵیان ناومەتێ ناوەکەی نووسراوە ئەکرە محەممەد سعید هەوێ کرد کاکە پێشتر ئەو ئەکرەمت لە ماڵ مانێکە هاتیم بۆ ئێرە ئەجین ئەوە دە من ناوم حالەمی حەمەعەلیە ئەوە زووتر کرێکی بۆیش وەکو ئێمە لێرە بوو بە قوربان تۆ حەقی خۆت ماڵەکان نازانی واللهی زانین تۆ من ئەیزانم بەس بە قورآن زە پیشانە بم ئەترسم دوو ڕۆژیکە من بگرێت و پرشاقم کە دوایی بێ بە دوژمن ناری ئەوە مشکلێ بەخوام نەقم نا بە قوربان تۆ بە هەڵە هاتوویت هەڵا ڕاستەکە دیاوە لە بوونەکەم بەڵا هاتووم بەڵام تۆ هەچن سێری دەکەم تۆمەتبارێکی زۆر مهمە چیت تۆمەتبارێتی بێ بەڵای منێسەر نینۆک مەکەم ژیانمە لەرزێ باسی چێکەی تۆ منی نەکی بۆکەم جاری باشە تۆ بۆ نەترسنەوە عیب ناکەی تۆ بە هەموو قەڵافەتەوە بۆ هەموو خرپنیەتەوانێ عیب ناکەی ترسی خۆ من ناترسم بەڵام هەر حەزەر واجب دادی ژیان مشتورێکی خۆ ئەمە زۆر ترسنەوەکە عیب ناکەی ئەوە ترسنەوەکیە بەخێر بێ خواحافیزی بێ سەرچاو ئەرە تۆ بۆ نەترسنەوەکی حای خۆتە بلا پیاوە ئەوە پێی ڕابواردیت ئەزانی نەگەڕێتەوە ژنەکە چی بگەڕێتەوە ئەخەزانین تۆ مەسەرەی پۆلیس وش زۆر ناخۆشە چێشتی بۆ بۆ سجنەکە با سجنیش ببینی تۆسیە لەو ترسە دەرچی بەخۆن حەزم لێ نییە من لە سجن ئەڵێم هەمە عەلی بۆ سێ ئێوارە پیازی بەسەرایی نەکەم ترس دەرکەم ئەڵێ چی ئەوە لە لوت و لە دەست و لە مەولە وەرە خۆ من نەترساوە تۆ دوێنێ بیر چۆ قەلۆچەکە چۆن ڕای کرد بە دواتە حەشەرات پیسە پیاوە پێ پیاو چۆنە بێ بترسێ من لە قالۆن چە بترسم ئەڵێم بە تەمام بچم ماڵی سوامی خەیات ئەبێ بە تەکسی بچم بە ناشکوری نەبێت هەر تەکسی هاوارژنەکە تۆ هەر مشکلی بۆ من یاخر بۆ بە تەکسی نازانی دنیاکە خراپە وا لە ڕێگا فڕانتی چی بکەم قوڕی چۆکەم بەسەر خۆمە من بۆ ڕفێنن ئەی چوزانم دنیا هەزار یەک مشکلی تیا تۆ پارێسی سیارە هەیە بزانە توانی سیارێ بکڕیت هەم دیز مەسەلەکەی ئەرێژنەکە تۆ نازانی مەشاکیلی سیارە چەند زۆرە وا من ڕۆشتم و ئیسۆپیتیانەمە ئێقەچە کامل لێ خوڕم وا من لە یوتێرنێکە وام کرد و سوکانەکە بەدەستمەوە ها بەچی پێچکەمەوە ئەو نێم عالەمە ژوایە بیکڕۆ من لێ خوڕم خوا نەخواسە شتێکەکەی بە من چی بکەم ئێ باشە کاکە تۆ لی بخڕە من سەری کۆ بکەم بە قوڕی خۆم هی بڵێم قوڕی کۆکەم بە سەری خۆمە من ناتوانم من خۆم حیاتی خۆم ناخەمە خەتەریات پارێ بۆچی کۆکەیتەوە پارەی دوو سیارم بەس ئێم بە تەکسی من ئەزانی وەزع باش نییە حەز ناکەم سوایی تەکسی باش نییە دەدانیشە ترسنەکە چمە ماڵی سوامی خەیات ئەگەر خۆ بێت وەڵاهی بە پێ بڕۆی باشتر چونکە تەکسی وشت خەتەریاتی هەورە تریشقیە یاخوا بە خێربێک بە هاخانیان ئەی هەموو باشن ماڵەکان شکور باشن باشین بۆ باش ماوە باش ماوە بەخوا ئیتر ئەڵێ چی ئیشەڵا باشە بن ئەیکە حەمعەلی چۆنە حەمالی ئۆی حەمالی شێتی کردم سوام خانوەرە بەلامەوە بوو نەنانمان ئاوە نە ژیانم ژیانم هەرتاڵ بووە بۆ شوێنانم بۆ کرێ دامەیە لە کۆڵمایە لە باوەشمایە خوانەکەخوا با سێوێکی جوانیشی بۆ پاکە ناخۆم هیچم بۆ ناخورێ بوو هیچ ماڵی خۆم خۆ شەرم ناکەم خۆ دەزانی هیچم بۆ ناخورێ لەخۆمی مەخۆ باوە خەفەت من ها چی لێ کردم چی لێ کردم کەشم پێکریان و شاجوان ئەوە لە شاجوانیش نەمام تۆ ببینە باشە بۆچی ترسی هەر ماوە هەر هەیەتی سی ئێوارە ترسیشم دەرکرد بە پیازەکە بە قەدیمی ساڵانی خۆمان پیامە لە بەری دەست لێ ناوکی لە بنی قاچی لێنا هیچ فایدە نیە و فایدە نییە ئەی تۆ شتێکی کە ئەڵێن ئێواران کەتر سەردە دەرەکەوێ خۆر ئاوا ئەبێ ئەڵێن لەو کاتەیە لە بەردەم دەرگای ماڵەکەیە برن سێ پڕژە ئاوە ئاوکەن بە دەموچاوە و پەلی بگرە و ڕایکەبی بەرە ژوورۆ کچە نایەنا ئاسیە بێ لە عەرزەکار حەیامە بە ئەنەڕێنێ هاوارەکە لە بەردراوسێش حامەچێ لەم شەوانە ئەم تۆزێ نەخۆش بوو هاوارم بە پیای دراوسێکە ڕەبی ماڵی دراوسی باش ئاوا بێ هەستاین بردومانە بڵێ ها ماڵ تۆبیەکە ویستی دەرزێکی لەبە کردی بە چ فەرتەنەوە هاوارە حای بدین دەرزی لێ نەیە دەرزی لێ نابێرێ شەوە چێ بۆ تەوالێت ئەڵێ هەستە ئەیبم بۆ تەوالێت
ئاسمان ئەسێری ئاسمانەتر سشتی با دیوەرشەو بە تاریکی چی لێ بکەم یعنی چارە سەری نییە نازانی هۆکاری ئەسلی ئەم ترسە لە چیەوە چۆتە یانیەوە چنوشتی وانە بەست پێ و ناخۆش نەبێت خواامە قسەوە ئەبێ بیکەین خۆی هیچ ئەو قسانە هەر ئەکرێ بەڵام نەبا بە باوڕە هەر خۆی ترسنۆکە ترسنۆک تەپە قاپ و قاچاخ ئەی ڕۆ دوێنێ ساورم لێ نابێت بێت و ناخۆش لە دڵیشی نەکەوێ لە تاو تەپەوەڕەکە ساورەکە کەوت هەمووی ڕژار نابزانی چۆن پاکی کەمەوانە ئەمە نەش ڕژام تەپەکە یارە نازم ئەم پیاوە چییە؟ هەموو شتێکی سێکە بارخان بۆ نایبی بۆ لای شێخ بەخوا شێخ هێڵن ئەمە نەچاکە هەرچی گوڵاڵن هەرچیشتە بۆ تەکا شێت نایە ئەڵێ ترسم ئەڵێ ترسم ئەزانی بۆ چیاتوم ئەڵێم وتیان برایەکی دکتۆرت هەیە وتم بەشکەم چارەسەرێکمان بۆ بدۆزێتەوە ماڵی ئاوا ئارە وەڵانی بێ لای دکتۆری دەرونی نا وتم بەشکەم براکە و ئازێتە بکێ براکەی من دکتۆری دەرونیە ئەزانم خۆ مێردی من شێت نییە ئەترسێ ترسنۆکە شەر نییە ئەویش نوعێکە لەو عیلاجانەکە لای دکتۆرەکرێ بەس من حەزم کرد لەگە خۆتابیێنی بۆ ماڵی خۆمان بەشکەم چای پێ بکەوێت ڕۆحنی براکەم بێ بۆ لای ئەو بۆ یعنی دکتۆر نابێ بچێ بۆ لای نەخۆش لە ماڵەوە چییە بەخوا تۆ زێ زەحمەتە ئەبێ ئەم بچێ بۆ عیادەکە بۆ لای ئەو بۆ هە لەبەری نایی دکتۆرە چیەکایت چارەسەری نەخۆش ناکە ئەوش نەخۆشێکێتی و بابێ دوتم بەسەد ڕسپەکە لە بەرنەکار وە کۆسکی یاکیادی داهانیشن چاگە خۆینەوە و بزانە چێ و چینیە بەشکەم نەجاتم بێ لەم دڵە ڕاوکێ شێت بوو منەش تێکچم تێکچم وڵا خۆ من کاکەم لەبەر خاتی من قسەی من ناشکێنێ منش لەبەر خاتری تۆ ماڵی ئاوام خاندیان بەساقە بم چێکە ئیشەڵا بەشکەم سبەی نێبێن مە چاوەڕی ئێوەم لە باشە دە تۆزێ میوە بخۆت شتێ هیچم وە ناخۆرێ ئەو لە خەفەت مەخۆ خوا گەورەی ئیشەڵڵا حەمە عەلی ئەوە چییە قەبزی تەوالێتەکە چی بوو نەمتوانی بچم بۆ سیسلکێکی تیا ئەمە حەجمێتی من ئەمتوانی بیکوژم بەڵام تەبیعەتم ناچێتە سەری دوای نانم بۆ ناخورێگەر بوو کوشتایە تۆزێک تەبیعەت یا ترسی لێ من لەوە بترسم من لە خوام لە ڕەب العالەمین نەبێت لە عەبد ناترسم ئەزانم چییە دوای خۆمە چمەی کوشم ئەڵێم حەمە عەلی لیکەرەوە دانیشە قەیتانی کڵاوەکەی وتم چاکێکم ناشری ناتۆتە خوارەوانێت چییە بۆ لە ترسمەکی ئەو مار نییە ماری چی پەتە پەت ئەڵێم حەمە عەلی ئاتۆ دانیشە ئەڵێم گوێ بگرە لای سوام خان بووم وتیەم بە میوانیتان بۆ جلێ بۆ دوورێ شەرنیە جلم بۆ بدورێ بە میوانیمان ئەنجانیە وتی بەڵام میوانیشم هەیە وتم خۆ میوانەکە غەیرێنێ وتی نەوڵا براکەمە وتم جاقەچەکە بێنە بۆ لای حەمە عەلی قەیچێکە یعنی چی لەگەڵ براکە ئێ بۆ لەگەڵ مێردەکەیان نایەت هین نەکەی قسێ لە قبڵە یابترسی حیان بەری تۆمانە زۆر بە شخصیە دانیشە من لە ڕەب العالەمین نەبێت لە عەبد ناترسم چییە تیارانە تیارەی بە ئاژێنێ چیە بابێ بەخێرێت چیەوە ئێ باشە ئاخرش نەکە وا لە ئاسی سەربانی ئێمە یا بانزینی پێنەما ناکرێتە خوارەوە ینی گەرگەر لە ئاسی سەربانی سوزان شانس و ناوچەوانە ئەخا تۆ من شێ دەکەی بەدەست ئەم ترسە و دڵە ڕاوکێ و ئەزانی ئەی بە ئەیب دەیتر وازە لە ترسووی نەبێنێت تێن نەگەیانم بەهار بۆچی یەن بە میوانی چییە یەن بە میوانی یەن بە میوانی سەبەب ئۆ لەگە براک یان دەبا بێن ئەیان ناسین ئەمان ناسن چی بۆ ئەبێ هەموو کەسێ بە ناسین جاڕ بکاتە ماڵەکە زانم ها ئەی وایە بەسە حەمە عەلی بەسە ئەڵێ ئەو دەرگایە داسە دێسە دیار ئەوە داسە تۆ بۆچی من بچم داسە دەرگایە وەزعم باش نییە تۆ خۆم ناترسم دەرگاچی با تەبین لە دەرگا بدرێ بەس تۆ بچۆ جوانترە نەوەکو ئافرەت جوانیە هینا شێت بوو بەدەست فرمو بخير بين يا اخوان صرت شاف فرمو السلام عليكم فرمو او براجن بوترس او هروا لبياوة ترسي فرمو كحم علي ويزنيه ما ترسى فرمو ميوان راقلن
دانیشە چیەوە؟ ڕماڵی سوام خانی باشی کاکەم عەلی ئەوە براکەی منە سەرچاو سەر چاو بەخێر بێ خۆ. من پرۆفیسۆرم هینیشم ها؟ دکتۆرە؟ خۆ من نەخۆش نیم بۆچی دکتۆرە بێناوە؟ نەخۆش نی لە ئەوروپاتۆ میوان و یاخوا بەخێر مێن سەرچاو زۆر ناشرینە. خۆ زۆر جوانی وانە ئەزای چی؟ ئێوە تۆزی ئێرەمان بۆ چۆڵکەن عزیێت نەبێ بچناوتی ئەڵێ چۆڵیکەن باڕۆین. باشە ناتۆ نایش حەسە سوام خەم بە بچینە نانە نەڕێنیشم پێێتە ئەوە چیەوە تێنتی نوێ بتەقێنەوە. ناتێنتینی خەمن نەبێ ئەوە عیلاجی توی پێەکەم. بۆ من چیمە من هیچم نییە. ئەزانم هیچ نییە با پێ بڵم من پرۆفیسۆرم هاتووم تۆژینەوە لەسەر بەشەریەت بکەم. باشە لە 8 ملیار کەسا بۆ گەرگر بەم نانووسایتەوە ئەرێ من مشکی تاقیگەم کاکە خۆ هیچیشم نییە. من تۆم خۆشی حەزەکەم لەگەڵ ئەو سوورانە زیاتر تێکەڵ بم. خۆشویستنی چی تو من یەکەم جارە تۆ ببینم. آخر وەصفی تۆیان بۆ کردوم ناڵم حەزم کرد لە نزیکەوە بێم بوو ئەی جەنابێ ناوە چی بوو تخوا؟ من ناوم زوڵفەقارە. احتیمال لەسەر وەزنی زوڵف ناوەکەیان. وەڵا تەقریبەن زوڵفم جوانە. بەڵێ بەڵێ. ئەی تۆ هیچ کێشەیەکی نییە هیچ بیرەوەریەکی کۆنە نییە؟ بەرەوەڵا هەمە بەس تو جەنابە دوتە پرۆفیسۆرم بەس پرۆفیسۆری؟ بەس پرۆفیسۆرم و بینی خۆشمان بێ بێ پێچ و پەنا من دکتۆریشم. وەرە وەرە نەر کوڕە وەرە نەر ئەخە بۆ دکتۆری وەرە مەترسە خۆ من دەرزی شتێ لێ نایە من بە قسە شێتەکەم چاکەکەم. باشێ من چی بکەم وەڵی من نەخۆش نیم آخر. ئاخرە زام نەخۆشنی تۆ هیچ بیرەوەریەکانی بیرێتەوە؟ وەڵی بیرەوەەکان وەکو چی بڵێن؟ مەسەلەن بە مناڵی هیچیان لێ کردووی؟ چی وەخۆ بەس بەڕاستی نا لە خەومە. ئەی هاتی بۆم باسکەدی وردە وردە. وەڵی سێ زەلام بوون بردیانمە شوێنێکی تاریک ئەوە ئەوڕیانەوە کەس دیار نەبوو ئیتر پاک 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 سەریان تاشیم و بەڕڵیان کرد. ئەوە قۆچکە تاشی پێڵن بە مناڵی ئاوایان لە مناڵە کرد پاک پاکیانە تاشی و لەم سەرۆشتێکیان پێوت ئەوە پیانەوە قۆچکە تاش. جا یەک شتی تریشم لە مناڵیەوە هەر لە خەیاڵە لە دڵم دەرناچێ مامۆسای ئینگلیزی کە ABCD و شت لەبەرمان نەبووە ئیتر لێ ئەین بەدار لە پشتی دەستمان بوو بەینی زوو ئەوە ناخۆش بوو بەخوایە چش تەقاعودی بۆ لەو کۆڵانی خۆمانەوە ڕۆ لە ترسا ڕاکەمە ژوورەوە. هی مامۆستا دوایەوە چیتر چیتریش وەڵا ئەوەی کە زۆر دەزیم هێن هەیە نانە دەرزی و لێ نام کە خۆ من پرۆفیسۆرم بەس بە قسە بە قسە. ئەینجا دایکیشم نوێ کە حکایەتی بۆی جێڕاینەوە هیچی هیمێش مێشی چی؟ حکایەتی بۆی جێڕاینەوە باسی گورگەکەیە کرێوەگە نەخەون گورگەکەی دەتانخوا. منێ سر کە شەوە خەوم بەخوا یعنی بە خەیاڵی گورگەکەەوە گورگ بەخەوە بین بە گورگەوە بین. ئەی دەتۆ زوو خۆ با قەپێکەکەی پیانەکە ئەوانە هەمووی ناخۆش بووە چیجا نەخەون بەخوا شەو لەبانتان بۆ بانەکە. شەو لەبان چییە؟ وەڵی دوای 50 ساڵ زایم شەو لەبان باگردێنە. ئاها ئەمەی لەسەر سەربانێکە خڕ ئەوە بەیانەی هێن و ئەی بن ئەوە ئافرم ئێ چیتر چیتر وەڵا ئەوانە هەمووی ناخۆش بوو. ئەیتر ئەوە ڕۆی ئێستان بۆ باسکە یعنی ئەلعانی تازە؟ باڵ ئەلعانی تازە. وەڵاهی لە راپۆرتە ترسم. راپۆرت؟ یەکی راپۆرتێکە لێبات و مە لێ بشکێنێت. ئێستا حالیا من گومان لە تۆ دروست کرد. لە من ئەترسم سەوتی من تەجیر کەیت و کاکەشتی عایلیتە لە خۆ تۆ دەستکاری مەکە دەبێنە دەی ئێستا دڵنیا بوو دڵنیا بووی ئەوە کەمە وەڵام من زیڕەم کردو لەو شتە. ئێستا پێم بڵێ لە چی کە ئەترسی؟ وەڵاهی لە هین لە چی؟ لە هین ژنەکە و ژنەکە و ڕاست سەراحەتم قسە بکە لە ژنەکە و هادی جۆم لێ بێ چییە؟ ژنەکە و براژن براژن بانگێکی بەخوا بە قەپ قژە لێکەمەوە کوورەوە زانیی بەز لە هارەیەکەم منیش براژن با نەزانێ براژن ها دکتۆر گیان وەرە دانیشە وەرە بۆم دەرکەوتووە کێشەکان هەمووی خەتای تۆیە. ئێڕۆ من بۆ ئەی چۆ ئەڵێ من بۆ هەرە وەڵا هەمووی خەتای تۆیە. خەتای منی چی؟ ئەی چۆن ئەبێ شکۆ بۆ ئەو پیاوە بژێڕیتەوە. شکۆ چی؟ باشە تۆ حەز ناکەی ئەم پیاوە وەکو پیاوی خەڵک سیارە لێ بخوڕێ ئاوا لە شەستێکە بڕوا 120 و مروریش غەرامەی بکە. وەڵا حەزەکەم سیارە لێ بخڕێت و دۆشەکەم بۆ تەڕ نەکە ئەیچی جا تۆ واز لەوانە بێنە براژن ئەی بەو قسانە ئەی حەز ناکەی بە تیارەیە بڕوا بۆ بچێ بۆ دووبەی. جاکی حەزی لە دووبەی نییە بەس نییە دا لەبەر ئەوە تۆ ئەبێ شکۆ بۆ ئەم پیاوە بژێڕیتەوە ئەبێ ڕێز لەم پیاوە بگری ئەویش ڕێز لە تۆ بگریە یعنی ئاوا
مسەیتەر بن هەردووکتان نیوبەنی و وتە چی بۆ بجێڕێتەوە؟ ئەبێ شکۆ بۆ تۆ بژێڕێتەوە پشکۆ؟ پشکۆی دەوەرە ئەستا ئەگەر یەک گازی لێگری ڕێز و حرمەت هەبێت لە بینتانە ئاوان مسەیتەر بن نیوبەنی و ئیحتیرام لە یەک بکرن باشە؟ یعنی ئەوە دوا بڕیاری توێ؟ ئاوە بڕیارە کەوتە ئەم جارش پێتانە لەمەوە بڕیار تێگەیشتی دەتۆ مەڕەوە من بڕیارە خوێنمەوە کە بڕیارەکەم خوێنەوە بێ هەردووکتان جۆ بگرن پێتان خۆشەم نەسیحەتانتان کەم و ڕێ بکەونەوە و لە ماڵەکان ڕێک بن ئیشەڵڵە ئێمە بێ بڕن چی ئیشیشان هەبوو ئێمە لە خزمەتان باشە هیچ عەزیێت نییە یەخوا ئێوە لە خۆشییا بنێمە هیچمان ناوێت حەزەکەین هەموو ژن و مێردێت تەبابن باشە دەی دانیشن بەخێر و خوا سەر چاو خوا حافیز خواتان لەگەڵ خواحافستان بێ ئەزانین تۆ من ئەو مۆزوعانم هیچی بۆ باز نەکردبوو هی سەربان و نازانم تا خۆی ئەمە نەزیرێک بوو هەموو ێزانی تەواویتر لە مەودووە من پیاوی ماڵەکەم تەواو هەموو شتێ بە قسەی من نەکەیت شکۆم بۆ گەڕاوەتەوە ژنەکە تۆزێکی کەس سەر و پێ هێنم بە تووکەوە پاشەکەیت و نیۆڕۆ سەر و پێمان هەیە دەک ئەمرێن نەمێنێ زولف و قار بە خۆت و ئامۆژگاری و باشە؟ دەوەڵا بۆ معلوماتێ دووس پێش ماڵی براکەمێ لەگەڵ ماڵی خوشکەکانمە حەزیان لە قازی کوردیە